بەڵێ میرەبان تەورێکەمی گفتوگۆکانی ئەمڕۆ ماسە بار بە بەڕێوەچوونی هەڵبژاردننی شارەوانەکانی باکووری کوردستان و تورکیا دەست پێ دەکەین هەڵبەتۆکو فڕاتیش لە بەشێک لە زانیارەکانی جاماژی بۆ کرد کە ئەم هەڵبژاردنێکی گرنگ دەبێت لە باکووری کوردستان و هەروەها لە تورکیادا بەگشتی کەتی دەرەسەر ئاستی تورکیادا بەگشتی ژمارەی بەرچاو لە خەڵکی بەشداری لە هەڵبژاردنەکاندا دەکەن فۆکسەکە لەسەر باکووری کوردستان ئەوەیە کە دەم پارتی وەکو ناوێکی نوێی حزبێکی سیاسی لە باکووری کوردستاندا بەشداری لە هەڵبژاردنەکان دەکات هەڵبەتە دەم پارتی درێژکراوی کاری سیاسی هەدەفە پارتی دموکراتی گەلانە کە تێداوکو خۆی باسی لێو دەکات دەڵێت کە دەیەوێت با ڕێگایەکی نوێ بە ڕێبازێکی نوێەوە بەشداری لە کاری سیاسیدا بکات و هەروەها چارەسەری پرۆسەی کورد بکات یاخۆ پرسی کورد بکات لە باکووری کوردستاندا دەم پارتی جیاواز لە هەڵبژاردنەکانی پێشووتر کە لەگەڵ چەند حزبێکی سیاسیدا هاوپەیمان دەبێت و بەشداری لە هەڵبژاردنەکان دەکات دەم هەڵبژاردنەدا دەم پارتی بە شێوازێکی سەربەخۆ بەشداری لە هەڵبژاردنەکان دەکات و دەیەوێت کە شارەوانەکانی باکووری کوردستان و بەشێک لە شارەکانی تورکیا بۆ خۆی بەرێتەوە ئێمە بۆ گفتوگۆکردنی زیاتر سەبار بە بەڕێوەچوونی هەڵبژاردنەکان لە باکووری کوردستان و تورکیادا گفتوگۆ دەکەین لەگەڵ زۆر بەڕێز خەڵەف جعفەر خەڵەف غەفور کە بەڕێزیان وەکو چاودێری سیاسی لەگەڵمان ئامادەن کە خەڵەف سڵاو لێبانی زۆر بەخێر بیت بەڕێستان هەڵبژاردنەکانی ئەم جارەی باکووری کوردستان و تورکیا خوێنەوەی بۆ دەکرد دەبێت هەڵبژاردنێکی تاو جیاواز بێت ئایا بەڕاستی وایە هەڵبژاردنەکانی ئەم جاری تورکیا دەتوانێت جیاواز بێت لەمە پرۆستانی کە لە پێشووتردا لە تورکیا و بەتایبەتی باکووری کوردستاندا ڕویان داوە؟ طبعا هەموو هێزە سیاسیەکان ئەیانەوێت لە هەڵبژاردنێک بۆ هەڵبژاردنێکی تر جیاواز بن ئەوش بە ئاراستەی سەرکەوتن و کۆکردنەوەی دەنگی زیاتر لە ڕاستیە ئەم هەڵبژاردنە هەر خودی بەشداریکردنی هێزەکان بە جیاواز هەندێک جیاوازترە لە هەڵبژاردننی شارەوانەکانی 2019 لەوێ با بڵێن دوو تەکەتولی گەورە هەبوویکیان ئەردۆغان و مەهاپە ئەوانی تر بوون پێکەوە ئەوانی تریشان جەهەپە کە تقریبان بە هاوپەیمانێتێکی ڕانەگەێنرا و یا ناڕەسمی ڕائگەندرا کە با بڵێن هەدەپە چوو بۆ پاڵ جەهەپەوە بوو بەهۆی سەرکەوتنی و تێکشکاندنی ئەوەی یاخود وەرگرتنەوەی ئەستانبوڵ و ئەنقەرە و ئیزمیر و ئەوانە لەدەست با بڵێن ئەردۆغان و ئەکەپەوانە لە ڕاستیە ئەمە هەم ئەردۆغان و هەم ئاک پارتی ناچار کرد و ئەم هەڵبژاردنە لە کاتی بانگەشەی هەڵبژاردنەکانە یعنی ئەبینی ڕەجەب تەیب ئەردۆغان و کاندیدانی ئەکەپە و مەهەپە بە شێوەیە قسە ئەکەن کە وەکو غەز وەکو فەتح وەکو ئەو لێوەرگرتنەوە وەکو تۆڵەکردنەوە ناوی ئەم هەڵبژاردنە بەن لە ڕاستیە بەڵام کارکتەرە سەرەکیەکانی ئەم هەڵبژاردنە ئێمە ئەبێت تقریبان بەم شێوەیە بیان بینێ هەندێکیان کارکتەری سەرەکین بربژێرن بۆ بردنەوە و ئەشیبەنەوە هەندێکیان خاوەن دەنگ و سەنگێکی گەورە نین بەڵکو ئەتوانن هۆکارێک بن یا ژمارەیەکی بچووک بن بۆ ئەو بچنە پاڵ ژمارە گەورەکان بۆ بردنەوە ئێمە ئەگەر با بڵێن لە ئەستانبوڵا باسی ئەکەپە و جەهەپە و دەم پارتی بکەین با بڵێن ململانە قورسەکان لە نێوان ئەکەپە و لە نێوان جەهەپایە بەڵام دەم پارتی ڕێژەی دەنگەکانی دەم پارتی و کورد لە ئەستانبوڵ 10% کە ڕێژێکی کەم نییە بەڵام ئەگەر خۆی تەنها بربژێرشی هەبێ ناتوانێت سەرکەوتوێ بەڵام ئەتوانێت هۆکار بێ بۆ ئەوە یەکێک لەم دوو گەورە سەر بخە هەروەها دەنگی هێزی ئیسلامیمان هەیە هوداپار بۆ نمونە لەوێ 1% بە پێی قسەی سەرۆکەکەیان بۆی ئەگەر ئەم دوو ڕێژەی دەویەکە کۆبکەرەوە 11% بە هەردوو لایانی ئیسلامی و چەپی کوردیش کۆبنەوە ناتوان یعنی شارەوانی گەورەی ئەستانبوڵ ببەنەوە بەڵام ئەتوانن هۆکار بن ڕێژەی 11% دەنگەکان زۆر گەورە یەکلاکەرەوە ئەتوانێت یەکلای بکاتەوە لێرە ئەبینی ژینگەی ئەستانبوڵ ژینگەی ئەنقەرە ژینگەیەکی سیاسی کوردی نیە هەوڵبا بۆ سەرکەوتن تەیە بەڵکو ئەبێ لە ڕێگەی هاوپەیمانێتێکەوە بۆ وەرگرتنی کۆمەڵێ دەستکەوت یاخود کۆمەڵێک فشارکە لە دەسەڵات بکە یاخود دەسەڵات کۆمەڵە بەڵێنی چارەسەردا ئەتوانێت ببێتە هۆکارێکی کاریگەر بۆ سەرکەوتن بەڵام ژینگەی باکووری کوردستان لە ڕاستیا جیاوازە لەم لە ئەستانبوڵ و لە ئەنقەرە و لە بۆ نمونە مێرسین کە جەهەپە سەرکەوتوو بۆتیایە لەم شارە کوردیانە باڵێن دەم پارتی لە هەندێکیان یەکەمن یاخود توانیوانە سەرکەوتوو بن بۆ نمونە لە ئامەد لە چەند ساڵە لە 2023 با بڵێن ئەردۆغان بوو بەسەر وەزیرانی تورکیا دووسێ خول دواتر سەر کۆمار بە بەردەوامی باسی فەتحی با بڵێن ئامەدی کردووە دیاربەکری کردووە هاتۆ لەوێ هەتا هەفتەی ڕابردوو خۆتان نەزان و تارێکی زۆر توندی لەوێ
دابۆ لایەنگرەکانیوە هێرشی توندی کردە سەر دەم پارتی بە بیانەوەی هاوکاری پەکەکە ئەکەن کە ئەو بەڕێکخراوێکی تیرۆریستی ناوی ئەبە ئەوێ لەم شارانش پێگەی خۆی بەهێزکە بەڵام هەندێک لە شارە کوردیەکان وەکو قەڵای کوردوان وەکو قەڵای بەدەبەی پێش و هەدەبەی دواتر و دەم پارتی ئێسوان و تەسەورشەکەم هەروە بمێنەوە بەڵام هەندێک شاری کوردی تر هەیە نزیکن هاوسنورن لەگەڵ شارە کوردیەکان ئەمانە بە هۆکاری لە ماوەی 100 ساڵی ڕابردووە سیاسەتی تەتریک بە تورکردنیان بەرامبەر پەیڕەو کراوە دەنگدەری زۆریان هیچ سەربازی بەتایبەت بە بیانی با بڵێن ڕاگانی بارودۆخی ئەمنی بە بیانی گواستنەوەی سەرباز و پۆلیس لە شارە تووکیەکانەوە شارە کوردیانە و بە بیانی ئەوەی پێشتر لە ماوەی 100 ساڵی ڕابردووە لە هەندێک دەیە لەو شارانە و بارودۆخی ئابووری خراپ بووە خەڵک ژیانی زۆر قورس بۆ توایە بێکاری هەبوو کۆچیان کرد بۆ شارە تورکیەکان ئێستا ئەبینی لەم شارە کوردیانە ئەکەپە و مەهەپە و جەهەپە ئەیبەنەوە ڕێژەی دەنگیان زیاترە لە کاتێکە کە شاری کوردین بۆیە نەخشەی هەڵبژاردنەکە بە شێوەیەکی گشتی یعنی هاوپەیمانەتیەکان تەنها هاوپەیمانەتی ئەردۆغان ماوەتەوە کە لەگەڵ مەهەپە و لەگەڵ با بڵێن هودا پاراهەیەتی پارتێکی ئیسلامیە لەگەڵ جەهەپە لە شارە کوردیەکان جیاوازترە تقریبەن کارکتەری سەرەکی دەم پارتیە لەگەڵ ئەکەپایە لە زۆربەی شارە کوردیەکان جەهەپە و ئی پارتی و مەسەرەن ئەوانی تر پێگێکی وا بەهێزیان نییە کە گۆڕانکاری گەورە دروستکرد من وای ئەبینم گۆڕانکاری دروست ئەبێ بەڵام ئەو گۆڕانکاریانە چەند سوودی ئەبێ بۆ کورد ئێمە بێ لەو ڕۆوە سێری بکەن ئایا دەم پارتی ئەتوانێت شاروانی گەورەی تر بباتەوە بەرگری بکات لەو شارەوانیانەی کە ئێستا هەیەی و ئەمە بەڕاستی گرنگە بۆ کورد بە دوایی بەدڵنیاییەوە بازم خاڵە گرنگەش دەکەین بۆ کورد بەڵام ئەوەی کە دەبیندێکێ بڕکێ توندەکان هەیە لە نێوان تاوی لایەنە سیاسیەکان و ئەم کێ بڕکیانە چکاری گەریەک لەسەر چارن و هەڵبژاردنەکان دروستەکە بە تایبەتی بۆ کوردەکان کە لەم جارەدا هەڵبژاردنەکان یان خودکاندی دەکانیان ئەو کەسانی کە دەنگدەرێت بە تەواوەتی کورد دەبن ئەمانە چکاری گەریەک لەسەر چارن و هەڵبژاردنەکان دروست دەکات ئەزانی هەڵبژاردننی شارەوانەکان تۆ ئەکرێ بڵێ کاریگەرەکەی ئەوەندەی لە ڕووی ئابووری و لە ڕووی خزمەتکردن و لە ڕووی بنیادنانی پرۆژە و لە ڕووی ئەمانەوەی ئەوەندە کاریگەریەک نییە بۆی تۆ بیکەیتە هۆکارێک بڵەوەی دەستوری پێ ئەگۆڕم لە ماوەکانی داهاتووە واتە کاریگەرەکەی ئەوەندەی پەیوەندی بە ژیانی خەڵکەوە هەیە ئەوەنە پەیوەندی بە شوناسی سیاسی و نەتەوەیەوە نیوەکو هەڵبژاردننی پەرلەمان نییە کە ئەگەر تۆ لە پاڵ ئەردۆغانە بی و کۆمەڵێ و بەڵێنی سیاسی بداتێ بڵێ دوای سەرکەوتنمان و پێکەنانی حکوومەت لە پەرلەمانە کۆمەڵە گۆڕانکاری دەستوریەکەین لەوانەی زمانی کوردی بۆ نمونە لە نێو دەستورا بە شێوەیەکی ڕسمی ڕێگەی پێئەدرێت لەوەی کە کورد بێتە خاوەن هەرێمەکانی خۆیان ئەو جۆرێک لە فیدراڵی دروست بێ ئەوەی کە لە دەستوران نەڵێ هاوڵاتیانی تورک بڵێ هاوڵاتیانی تورکیا بۆ ئەوەی کوردیش هەزگا کە هاوڵاتی تورکیا نەک هاوڵاتی تورکە ئەمە ڕوویەکی هەڵبژاردنە بەڵام هەڵبژاردننی شارەوانەکان پەیوەندی زیاتر بە ژیانی خزمەتگوزاری بۆ نمونە ئەردۆغان کە لە میتینگە جەماوەرەکانی خۆیان لە ئەستەمبوڵ و لە ئەنقەرە لە شارەکانی تر هێرشەکاتە سەر جەهەپە ئەڵێ نەیانتوانی لە ماوەی 4 ساڵی ڕابردووە خزمەتتانکەن پردی زیاترتان بۆ دروستکەن ئەگەر ئێستا بۆ نمونە بربژێر هاوڵاتێک لەو ڕۆژانە ئەڵێ خۆزگە لە فڵانە گەڕێکی ئەستەمبوڵ بوومە لەرزە ڕووی نەئەدا چونکە ئەگەر ڕووبدا ئەوەنە ژێرخان و بیناکانی و کوارێتێکی خراپە ئەو گەڕەکە کامل تەخت ئەبێ ئەڵێ ئەگەر ئێمە دەرچینۆکو ئاک پارتیە ئەگەر ئاک پارتی دەرچێت ئەوە گرنتی ئەوەکەین کە ئەگەر بوومە لەرزەس ڕووبدا بە شێوەیەک بۆتان بنیاد بنێ بۆ هاوڵاتیانی تورکیا ئەو ئێوە تووشی زیان نەبوون بۆ ئێمە تێڕوانینی ئێمە وەکو ڕۆژنامە نووس نازام وەکو چاودێری سیاسی وەکو هەر کوردێکش بەڕاستی ئێمە هاوسۆزین لەگەڵ دەم پارتی ئەبێت تێڕوانینەکانمان لە پێگەی هەڵبژاردنەکەەوە بێ بۆ با بڵێن دەرەنجامەکانی ئەم دەرەنجامە ڕاستە یعنی ئەگەر دەم پارتی بچێتە بەرەی جەهەپەوە لە ئەستەمبوڵ و لە ئەنقەرە هەمدیس ئەردۆغان بیدۆڕێنێ لە ڕاستیە ئەردۆغان سەرسەختترەکە تووڕەترەکە بەرامبەر کورد بەرامبەر قەزیەکەی بەرامبەر دۆزەکەی و دڵنیاش تۆڵەکاتەوە و هەر ئێستا لە ناوچەکانی بادینان و دهۆک و ئامێدی و ئەمانە ئۆپراسیۆنی دەست پێ کردەوە باز لە ئۆپراسیۆنی زەمینی زۆر گەورەکە بۆ سەر با بڵێن هەرێمی کوردستان بۆ سەر پێگەکانی پەکەکە و ئەمانە بەڵام لە ڕاستیە یعنی ئەوەی کە هەر ئەم جارە دەم پارتی بە شێوەیەکی ڕایگەیان کە ناچێتە هاوپەیمانەتی جەهەپەوە من پێم وابێ ئەمە تا ئەندازەیە گرنگە لە نۆرۆزشی ئامەدا بینیمان یعنی کەسێتێکی سیاسی وەکو لەیلازانە هەرچەندە هەندێک مجاملەی پارتی کرد لێرە بەڵام داوای ئەوەی کرد کە
پێویستە ئەو پرۆژەی بۆ چارەسەری کورد لە بەفرگرەکانە لە ساردکەرەوەکانە دانراوە بهێنرێتە دەرەوە و دۆزی کورد چارەسەر بکرێت چونکە دۆزی کورد یعنی بێ چارەسەریکردنی دۆزی کورد بێ ئەوەی هەڵبژانەکان کاریگەریان هەبێت لەسەر ئەوەی ژیانی کورد باش بێ لە ڕووی ئاوەدانیەوە لە ڕووی ئازادیەکانەوە لە ڕووی کارکردنی سیاسیەوە لە ڕووی ئەوەی کە نەترسێ لەوەی کە ئەگەر بۆ چوونێکی سیاسی خستا ڕوو دەستگیرەکرێت ئەگەر ئەمانە نەکرێت تورکیا پێش ناکەوێت بێ کورد 20% زیاتری ڕێژەی تورکیا پێکەێنێ خاوەن پێگەی زۆر دیاری کراوە ناوچێکی فراوانی هەیە نزیکەی 20 پارێزگار لە 80 پارێزگاری تورکیا کووردە ئەمانە تۆ ئەگەر بتێ ئەمە پاراوێزخی مافی نەدەیتێ ئەو سەرکەوت تۆ قەیم خێتە شوێنی ئەو داوای ئازادی بکە تۆ زیندانیکەی بەم شێوەیە لە ڕاستیا پێش ناکەوێت بەڵام ئێمە ئەبێ ئەوەش بە گرنگ وەربگرین کە چەند پێگەی کورد لە هەر هەڵبژاردنێکە هەتا هی مختارەکانی ژبێکێک لەو شتانی کە لای خۆمان زۆر سادە سەیرەگرێ مەسەلەی مختارە بەڵام لە ڕاستیە یعنی بەلای ئاک پارتیەوە بە تایبەت بەلای ئەردۆغان وەکو شخص وەکو سەرۆکی تورکیا و سەرۆکی ئاک پارتی مختار پێگەیەکی زۆر گرنگی هەیە لای ئەوان مەبەستم ئەوە بوو ئەمە بەسمەوە بەوەی کورد ئەبێ هەوڵدا زۆرترین مختاری هەبێ زۆرترین شارەوانی هەبێ شارەداری لادێ شارەوانی شارەکان گەورە شارەوانەکان چونکە بەو سێ تایپە لە تورکیا شارەوانەکان دابەشەکرێت و زۆرترین با بڵێن ئەندام پەرلەمانی هەبێ زۆرترین تا تۆ زۆرترینی هەبێ کاریگەری زیاتر بێ فشار زیاتر بێ و زیاتری گەو لێ ئەگیورێت لەم قۆناغا کورد پێویستی بەوەیە لە هەموو ڕۆکانە زۆرترینی هەبێ لە ڕووی چۆنایەتیەوە بۆ ئەوەی کاریگەری و فشارەکانی بۆ سەر دەسەڵات زیاتر کاک جعفەر پرسێکی زۆر گرنگە باس کرد ئەویش پرسی دەنگدان بوو لە باکووری کوردستانە کە چەندە کاریگەری پارچەکانی دیکەی کوردستان دەبێت لەم هەڵبژاردنەدا هەدەپا کە بە ناوی دەمپارتیەوە هاتوۆتە ناو هەڵبژاردنەکانەوە دەڵێت کە دەیەوێت ئەم جاران پرسی کورد بەرەو ئاراستێکی دیکە بەردواتە بە بەشێک لەو کێشەگیری گرفتانی کە لە ڕابردوودا باکووری کوردستان و کوردەکانی باکووری کوردستان پێدا تێپەڕیون چارەسەر دەبێت ئایا بەڕاستی گۆڕینی ناوی هەدەپە بۆ دەم پارتی یاخود ڕێڕەوی سیاسی کاری هەدەپە گۆڕانکاری بەسەردادێت ئایا بەڕاستی لەم هەڵبژاردنەدا دەم پارتی دەتوانێت چارەسەری پرسی کورد بکات یاخۆ بە شازە لە شازەکان گوێری گرفتەکان وەلا بنێت و ئاڕاستی کاری سیاسی لە باکووری کوردستاندا ڕچکێکی دیکە وەربگرێت ئەزانی هەدەپە و بەدەپە و کە ئێسشکە بۆ بە دەم پارتی مافی یەکسانی با بڵێن لەسەر ئاستی جەماوەری کێشەی نییە ینی خاوەن دەنگێکی زۆرە لە باکووری کوردستان بە تایبەت لە هەندێک لە ناوچە کوردەکان با بڵێ بەڵام وەک چۆن لە هەرێمی کوردستانە لە نێوان هێزە سیاسیەکانی خۆمانە کێشە و گیر و گرفت هەیە و چارەسەر ناکری و ئەمە وای کردووە مەترسی لەسەر هەرێمی کوردستان دروست بووە لە ڕاستیە تا ئەوەی کە ئێستا چەند وەختە داوای هەڵبژار نەکرێ و ئێستا بە بیانی جۆرا و جۆر هێزێکی سیاسی یا دوو هێزی سیاسیە پێکاتەکان ئەیانێ بکشێنەوە بەشداری نەکەن و ئەمە بووە بە مەترسی ئەم کێشە و گرفتانە بەداخەوە لە باکووری کوردستانیش هەیە هەدەپە زیاتر ببوورە دەم پارتی زیاتر خاون ئایدۆلۆژیایەکی چەپە بەڵام هێزی تری سیاسی هەیە کە خاوەن باگراوندێکی سونی ئیسلامیە بۆ نمونە هوداپار کێشەی گەورەی دەم پارتی لێراوە کە درشتکراوی هەدەپەیە ئەوەیە هەڵگیری ئایدۆلۆژیایەکی چەپە لە کۆمەڵگەیەکی ئاینیە کۆمەڵگەی باکووری دەم پارتی ئێستش بە هەمان شێو بەڵێ ئێستش بە هەمان شێو کۆمەڵگەی باکووری کوردستان و کۆمەڵگەی کوردستانی بە شێوەیەکی گشتی کاریگەری ئاین زۆر لەسەرێتی یەکێک لەو شتانی کە لە هەشتاکانیشە دەسەڵاتی تورکیا پاکەکەی پێێتەوە مەدبارە کرد و مختار بە مختار و خەڵ بە خەڵک و خۆشی بانگەش پێکرد ئەوی ئەم کوردەکان کافرن ئەمانەی کە دروست بوون ئەمانە دژایەتی خواکەن ئەمانە کۆمەنیستن ئەمە مارکسن ئەمە نازامچین و لەم ڕێگەیوە خەڵکێکی زۆر بە تایبەت ئاغا و سەرۆک هۆز و نازانم چیەکانی لێ کۆکنەوە مەلاکانی لە مزگەوت و هەنەدا دژیان ئەوەستانە بە هەمان شێوە ئێستێکێکی لەم شتانی کە زۆر بۆ بەمایی ئەوەی کە بۆ نمونە ئاک پارتی بە حزبەکەی ئەردۆغان وەکو هێزێکی سیاسی دەنگی پێکۆ بکاتەوە مەسەلەی ئاینە یەک لەو شتانی کە زۆر کاریگەری هەیە لەسەر کۆمەڵگەی تورکی چونکە لە 1920 کە تورکیا دروستە بێت دەسەڵات ئاین کەپتەکە لە کاتێکە بۆ نمونە ئەستەمبڵ پایتەختی خلافەتی ئیسلامی بۆ کە ئەکدوا خلافەتی ئیسلامی بۆخۆن بە دەوڵەتی عوسمانی ناوێن بۆیە ئەردۆغان دێ لە نوستالژیای لە بیرەوەری ئەم خەڵکە ئەدا و بۆ نمونە دەسەڵاتەکانی پێشووتر قوتابخانە ئاینەکانیان قەدەغە کردو ئەم ئەیکاتەوە ئەوان کۆلیج ئاینەکانیان داخستەوە ئەمەی کاتەوە ئەو گرنگی بە مەلانە ئەدا ئەمەی کاتەوە
پێشتر نەتەتوانی باسی ئەحزابی ئیسلامیکی ئێسە و باسێکە و لە بریەوەی بەرەو ئەوروپا بڕێ کە ڕۆشت و زانی ناتوانێت بێت ئەندامێکێتی ئەوروپایسە بەرەو جیهانی ئیسلامی هاتۆتەوە و ئێستا ئەردۆغان بۆ نمونە خۆی بە دەمڕاستی غەزە و فەڵەستین و هەموو ئەمانە ئەزانێ ئەمە لای کۆمەڵگەیەکی ئیسلامی لە ڕاستیە ئەیخوا بەڵام ئێمە ئەبینین هەدەپەی پێشوو و پەکەکە و دەم پارتی لە ئێستاە نەیانتوانێت مخاتەبەیەکی ڕاستەقینی شەقامی ئیسلامی ئێمە بکەن شەقامی دینی ئێمە بکەن خەڵکێکی زۆر کە ئێستا کوردن و لە دیار بکرن بۆ نمونە دەم پارتی لە ماوەکانی ڕابردوو 60% دەنگی لە دیار بەکر هێناوە لە وان مەسن لە مێردین لە نامانە شاری کوردی زۆر خاون مێژوویەکی زۆر گەورن تۆ لەم شارانە کە شاری کوردی ئەوەنە دەنگەهێنی و لە هەندێک شاری ترشا کە باگراوندێکی ئاینی زیاتری هەیە ئاکپارتی دەرچووە مەهاپە دەرچووە بۆ لە ئەرزنجان بۆ نمونە مەهاپە دەرچووە لە کاتێکە شارێکی ئەمە زۆر خەتەرە ینی لەسەر شوناسی سیاسی بۆیە ئەم شێوەیە کە هەدەپە دەم پارتی کاری پێ ئەکا لە ڕاستیە و ئەم ئیدعای چەپبوونە لە کاتێکە ئەردۆغان ئێستا حزبێکی ئیسلامی بە ناوی هوداپار هێناوەتە پێشەوە لە 2012 کە دامەزراوە هیچ کورسیەکی نەبوو بەڵام لە هەڵبژاردننی پەرلەمانی با بڵێن پەرلەمانی 2023 4-5 کورسی هێناوە یعنی کەواتە دەرفەتی بۆ ڕەخسانم هێزە بێتە پێشەوە بە بەردەوامی دنەی ئەم هێزە ئەدا پشتیوانی هوداپار ئەکەن هەم دەسەڵات هەم ئەردۆغانەوەنە بۆ ئەوی دژایەتی با بڵێن دەم پارتی بکەن دژایەتی شەقامی کوردی بکەن و دژایەتی پەکەکە بکەن باشەکەواتە لەم هەڵبژاردنەدا ئێمە ئەوە بەزەقی پێوەی دیار ئەبێ لە هەڵبژاردنەکەدا ئەم کاریگەری نێرینە دەرەکەوێت لەسەر بەدەزێنانی دەنگەکان بەڵێ ئەکی دەرەکەوێت لە ڕاستیە تۆ دوو هێزی کوردی دێن شەڕەکەن لەگەڵ یەکە دەسەڵات لانی کەم ئەزانێت دەم پارتی نوێنەری زیاتری ڕاستەقینەی خەڵکی باکووری کوردستانە دێ کەپتێکا بەها یعنی بەردەوام لێدا سەرکوتێکە سەرک شارەوانەکانی زیندانێکە و قەیومی لەسەردانێ لەم لاوە هێزێکی تری ئیسلامی کوردی بۆ زیندوو کردوتەوە زەمینە سازی هاتنە پێشەوەی بۆ ئەکا و زەمینە سازی هاوکاری شەوێ بۆی لەم هێزە کوردێبدا و ئێستا هەرتویان لە هەندێک بۆ نمونە لە شار هەیە ململانێت توندەکە لە نێوان دەم پارتی لەگەڵ هوداپارەیە کە ئەم هێزێکی چەپی کوردیە ئەم هێزێکی ئیسلامی کوردیە ئەمە لێرە کێشکان قوڵترەکاتەوە زەمینەی پێکدادان ئەڕەخسێنێ و زەمینەی ئەوە ئەڕەخسێنێ کە سەر ڕایەوەگەرێکێک لەم هێزانش براون لانی کەم هێزێکی تری کوردی بەلایەنی دەسەڵاتەوە باڵێن لاوازن بۆ ئەمە لە استراتیژی تورکیا و تورکا لاوازکردنی کورد ئەگەر کوردێکی چەپ بێ ئەگەر ئیسلامی بێگەر ئەلمانی بێگەر ژن بێ لە ڕاستیە هیچ گرنگ نیە گرنگەوەی کورد لاوازە بێ و بەڕاستیش لاوازی کردو لە باکووری کوردستان لە هەڵبژاردنەکانی پێشووتردا بەردەوام ڕخنی ئەوە لە دەم پارتی هەدەپە دەگیرە کە پارتێکی چەپڕەوە و پێویستە بۆ ئەوەی کە بتوانن دەنگی کوردانی باکووری کوردستان بەلای خۆی دەڕاپکێشێت دەبێت کە کەمێک مەیلی بەلای ڕازڕەوەی کەمێک ئەو چەبوونی خۆی کەم کاتۆ هیچ نەبێت لە هەڵبژاردنەکانی لە بانگەشەکانیدا پێوی دیار بێت دەم پارتی هیچ هەنگاوێکی رووبارەیەوە ناوە گۆڕینی ناوی دەم پارتی کە بەڕاستی لەم هەڵبژاردنەدا فۆکسێکی زۆری لەسرە هیچ کاریگەریەک لەسەر گۆڕینی ئەفکاری خەڵکی بەرامبەر بە شێوازی بیرکردنەوەی پارتەکە دروست دەکات ئەزانی هەر بانگەشەی گۆڕین بەس نییە لە ڕاستیە ئێستا هەرێک لە ئێمە کاتێک کە سەرکردێکی سیاسی قسەکە ڕۆژنامانیا قسەکە ڕاستە گوێی لێگرین بەڵام عقلی خۆشمان لێکدانەوەی خۆشمان ئەخینە پاڵەوەی کە بزانین ئایام قسە ڕاستم بانگەشە ڕاستە یاخود چییە کاتێک کە مەترسی کەوتە سەر داخستنی هەدەپە ئەوان هاتن پارتی چەپی سەوزیان دروست کرد لۆگۆیەکی ئەویان بۆ دروست کرد و کە ئەگەر ئەم داخرا ئەم پارتی چەپی سەوزە بەردەوام بێ هەر ئەردۆغان و ئەوانی تر یەکسەر کەوتن بانگەشە ئەویتیان ئەم هێزێکی چەپی هاوڕەگەزخوازە سەیری با بڵێن ئاڵاکەیان کەن کە هێمایە بۆ هاوڕەگەزخوازی بۆ ئەوانە و شەقامی کوردیان زیاتر پێگەرم کردەوە لە تۆ بۆیە ئەمە چارەسەر نییە کە تۆ ئەگەر لە کاتی بانگەشەی هەڵبژاردنە وەکو هەندێک سەرکردەی سیاسی بچیتە مزگەوتێک یاخود بچی سەردانی کۆمەڵێ مەلای ئاینی بکە یاخود بەربانگێک بۆ کۆمەڵێک خەڵکی فەقیر و هەژار و نازام سیاسی و هەرچی بکەیت ئەمە لە ڕاستیە ئەکرێ بیکەیت ئەمە بانگەشەیە بەڵام ئێمە باسی استراتیجەکەین چونکە مەبەستمان ئەوەیە کار لەسەر کۆمەڵگە بکەی بە ئاراستەی گۆڕینەکە بەو ئاراستەی کە تۆ ئەو کۆمەڵگە ئاینی هەیە ببێتە بەشێک لە تۆ ئایدۆلۆژیا بخەیتە لاوە چونکە بۆ نمونە تورکیا لەبەرەوە کوردی نەچەوسانەوە کە کوردێکی ئیسلامیە کە شێخە کە مەلایە کە کچەپە کەچێ لەبەرەوە تۆی چەوسانەوە ئەڵێ لە تورکیا نەتەوەیەکی تر بە ناوی کورد نییە تورکیا یەک ئاڵان نەتەوە دەوڵەتی هەیە کوردیش لەوێ ئەڵێ نەخێر من هەم ئەو دی ئەچەوسێنێتەوە باشە بەڵام بیان و ئەدۆزێتەوە خۆی سەرۆکی ئەکەپە و سەرۆکۆماری تورکیا خۆی شخصێتێکی ئیسلامیە
مەیلێکی ئیسلامی هەیە بەردەوام باز لە گەڕانەوە بۆ ئیمپراتۆرەتی عوسمانی بەرەو ڕۆژهەڵات نازان بەوەی کە کۆمەڵگەی ئێمە کۆمەڵگەیەکی لایەک نیە کۆمەڵگەیەکی ئیسلامیە بۆی کە هێزێکی چەپ دێ سەر دەرەکا و بەڕاستیش هێزێکی چەپە و ئەم هێزە چەپە وەکو خۆیان ئەڵێن وزە لە قەندیلەوە وەرەگرێ پەکە کە هێزێکی چەپە بۆی تۆ دەرفەتی ئەدەیتێ لە ڕووی ئیعلامیەوە بێ هێرش بکاتە سەر لە ڕووی یاسایی وە زیندانی بکە لە ڕووی سیاسی و بەربەرەکانی بکە لە ڕووی سەربازیەوە بتکوشێ هەموو ئەوانە کە تۆ داوتەتە ئەو ئێوێت بەدەستی خاو یاخود بیکاتە بیان و بۆ هێرشکردنە سەر تۆ داوتەتێ بۆیە دەم پارتی بە تەنها ئەوە بەس نییە کە خۆی لە چەپون دوورخاتەوە ناڵێن چەپ نەبێت چەپەکان هێزێکی پێشکەوتن خوازن بڕۆیان بە مافیژن هەیە بڕۆیان بە یەکسانی هەیە ئێمە باسی واقعەکەکەین باسی کۆمەڵگەیەکەکەین باسی ساتە وەختێکی مێژووی ئەەکەین کە ئەم چەپبوونە و دوورکەوتنەوە لە خەڵکی ئیسلامی لە باکووری کوردستان زەرری داوەلەوەی کورد هێزی زیاتری هەبێ و با بڵێن ئەوەی زیاتریش هەبێ فشاری زیاترش هەبێ بۆیە ئەکرێ ینی لە باکووری کوردستان هێزێکی ئیسلامی ڕاستەقینە هەبێ لە ئێمە لە هەرێمی کوردستانە هێزی ئیسلامی ڕاستەقینەمان بۆ نمە یەکگرتووی ئیسلامی کوردستانێکێکە لەو هێزانەی کە بەڕاستی شایانی ئەوەیە تۆ لە کۆمەڵی ڕووی ئەخلاقی و نازانم میان ڕەوی و دوورخستنەوەی کۆمەڵی خەڵکی باگراوند ئاینی و ئیسلامی لە تون ڕێوی وەکو جندول ئیسلام و ئەنسار و ئیسلامەمانە هێناوێتی خەڵکی جوان و ڕۆژنامەنووسی باش و بەڕێزیان پێگەیانەوە بۆ لە باکووری کوردستان هێزێکی ئیسلامی وانە بێ کە ئەو دەنگ دەرەی دەنگ بۆ ئەردۆغانەدا بۆ کوردی نەدا با دوو هەیە بەس نەک هێزێکی وەکو هوداپار کە هێزێکی تونڕەوە یعنی بە سەدان تاوانی کادری پەکەکەیان شەید کردووە کادری هەدەپەیان شەید کردووە ئەوانەی کە بکەرنادیار لە شەوە تاریکەکانە ئەکوژران و ئەیان کوشتن ئەمانە ئێمە هێزێکی ئیسلامی واتون ڕۆمان مەبەست نییە هێزێک ئیسلامی لەبەر ئەوەی هەدەپە و پەکەکە و شەقامی کوردی نەیتوانیوە ببێتە خاوەن هێزێکی ئیسلامی کە تعبیر لە کوردایەتی بکە یا بانگەشە بۆ کوردایەتی بکە دەرفەتی ئەوە ڕەخساوە بۆ نمونە هوداپا دروست بێ تورک دامی بکە بۆ ئەوی بێ شەقامی کوردی پێدا بەشکا کە ئەمەش لە ڕاستە مەترسیەکانی هەر لە هەڵبژاردنێکا دەرناکەوێت وردە وردە مەترسیانە بۆ کای سیاسی بۆ کای کۆمەڵایەتی بۆ ئابووری بۆ لایانی فەرهەنگی بۆ بیرکردنەوە بۆ هەموو لەو ڕوانەوە دەرەکەوێت بۆ نمونە زۆر زۆر مەترسیدارە کە هێزێکی کوردی بێ بڵێ پەکەکە تیرۆرستە لە کاتێکە هاوزمانن هاومێژون یعنی هاوبەشێتی جوگرافیا چی هەموو ئەو شتانیان هەیە و هەرشیان دوجار کوردن بەڵام ئەمی ئیسلامیان بە پەکەکە کە خاون ئایدۆلۆژیایەکی چەپە دێ ئەڵێ کافرە تیرۆرستە ئەبێ بکوژدە و بەڕاستی دژایەتی کاک خەڵفەڵ بابەتێکی ترکە بە پێی ڕاپرسیەکانیش کاریگەری لەسەر هەڵبژاردنەکان بەجێ دەیەڵێ دانانی قەیومە خوێنەوەی بەڕێستان بۆم بابەتە چی دەبێت قەیوم یعنی حاڵەتێکی نایاساییە حاڵەتێکە بۆ نمونە لە ماوەکانی ڕابردووە لەو شوێنانەی کە ئاکەپە بە تایبەت پارتی دادوگەشە پێدان شکستی خواردەوە بەرامبەر هەدەپە قەیومی لەسەردانەوە دوای ماوەک لە هەڵبژاردنەکان ئەم سەرۆک شارەوانی هەڵبژێردراوی لا بردووە بە شێوەیەکی دامەزراندن قەیومێکی هێناوە دایمەزراندوە ئەمە حاڵەتێکی ناسایە پەیوەندی بە چیەوەی پەیوەندی بەوە هەیە کە ئەردۆغان ئەڵێ دەم پارتی پێشترش هەدەپە ڕووی دووەمی پەکەکەیە و ئەوان ئەڵێن پەکەکە هێزێکی تیرۆریستیە ئەمە ئەوان ئەڵێن من و تۆ نایڵێن من باسی چیرۆکێکە بۆ ئەەکەم کە دەرەنجامەکەی ئەوەی قەیوم دائەندرێ ئەم چیرۆکە هەدەپە یاخود دەم پارتی ئەگەر ڕووی دووەمی پەکەکەش بن نە نەنگیە نەسەر شۆڕیە نەبێ ڕێزیە بەڵکو شانازیە بەڵام ئێمە باسی حاڵەتێکەکەین کە ئەردۆغان بەپێی یاسا مامەڵەی لەگەڵاکە کە سەرۆک شارەوانیەکی هەدەپە پێشتر و دەم پارتی دەرەچێ بێتە سەرۆک شارەوانی کۆمەڵێک کار ئەکا کە دەرفەت ئەداتە ئەردۆغان بە ئەوی بێ قەیومی لە شوێندانێ بۆ نمونە من خۆم چوومەتە پێرسس چوومەتە ئورفا ماردین دیاربەکر زۆربەی شارەکانی باکووری کوردستان گەڕاوم چوومەتە شارەوانەکانێن لە تەنیش ڕسمی ئەتاتورک ڕسمی عەبدوڵڵا ئۆجەلانیان هەڵواسیوە ئەمە لە ڕووی قانونیوە دەفەت ئەداتە ئاک پارتی کە لە ڕێگە بریکارەکانیەوە لە ڕێگە نوێنەرەکانیەوە بۆ نمونە داوایەکی سکاڵایەکی یاسایی لەسەر تۆ بجۆڵێنەوە و لەبەرەوەی بەپێی دەستور و یاسای ئەمان ئەم کەسە تیرۆریستە کە لای ئێمە تیرۆریست نییە دەرفەتی ئەداتی ئەم گۆڕانکاریانە بکە و ئەمە لە ڕاستیە بە جۆرێک لە جۆرەکان جێبەجێکردنی یاسا یاخود دەستوریش هەمیشە پەیوەندی بەوە نییە دەق یاساکە هەبێ زۆر جار پەیوەندی بەوە هەیە کە هێزێک هەبێ جێبەجێکە یاخود هێزێک هەبێ ڕێگری لێ بکە لەوەی جێبەجێ نەکرێ بۆ نمونە
ئەو دژایەتی دەم پارتی و هەدەپە هی ئەردۆغانی ئەەکەن خۆجە هەپەشێکە بۆ ئەردۆغان نایە سەرک شاروانێکی جەهەپە مەسەرەن لاباهی ئەنقەرە یائی ئەستەمبول هەنێ گرفتی یاسایی بۆ دروستەکە بەڵام لەبەرەوەی جەهەپەش عمقی هەیە لە ناو سوپا لە ناو دەوڵەتی قوڵا لە دادگاکانە لە نە پۆلیسە لە نازانم چە و حزبێکی دوجار حزبێکی تورکیشە و ئەتاتورک لای مەزرانەوە دامەزرێنەری تورکایە هەزاران جەنراڵ و نازام چیوچی لە پشتین ئەوەی بەرامبەر هەدەپە کردی و دەم پارتیش ئەیکا لە ماوەکانی ڕابردووە ناتوانێت بەرامبەر جەهەپەوە ئی پارتی و ئەوەکانی تربیکە گرفتیشان بۆ دروستەکە بەڵام ناتوانێت و بەردەوام شەبێ مەسەلەی قەیوم مەسەلەیەک نییە پێوا بێ بە بردنەوەی هەڵبژاردن من گوێم لە ئەو هاوڕێە بوو کە باسی ئەوەی کرد سێجار قەیوم دانرێ جای چوارەم ناکرێتەوە ئەردۆغان هەموو یاساکان و دەستورەکانی گۆڕی و پێشێلی کرد و سیستەمی سیاسی کە دانرا بوو سیستەمێکی پەرلەمانیە لە ماوەی 100 ساڵی ڕابردووە ئەردۆغان هات کردێ سەرۆکایەتی دەستوری گۆڕی یعنی ئایا توانای ئەوەی نییە پێی ناکرێ بووی ناگونجێ مەسەلەی یاسایەک پەیوەندی بە قەیومە هەبگۆڕ هەر زۆر شتێکی ئاسانە و دڵنیاش بە یعنی دەیان جاریتر تا ئەوەی ئەردۆغان ئێوێ نێکە یاخود چۆن بۆ نمونە هودا پار بەدڵی ئەردۆغان ئەجوڵێتەوە تا دەم پارتی یا هەر هێزێکی تری سیاسی بەدڵی ئەردۆغان نەجوڵێنەوە ئەو هەم جایەتیانەکەوە هەم قەیومشان لەسەردانێ ئەم ئەبێ بە شتێکی سروشتی وەری بگرین کورد لە باکووری کوردستان لە تورکیا شەڕی شوناسەکە شەڕیەوە ناکە سەرۆک شارەوانێکی بەتەنها بێت لە ژوورێکا بێت خۆشە سەرۆک شارەوانەکە کورد بێ کوردەچێ بۆ لای بە زمانی کوردی قسەی لەگەڵا بکە بەڵام دۆزێکی گەورەتر هەیە کە دۆزی کووردە ئێمە شەڕی شوناسەکرێ شەڕی گۆڕانکاری دەستورەکرێ شەڕی زمانەکرێ شەڕی ئەوەکرێ کە تو یعنی دەوڵەت هەیە لە دنیا 800 کەسە دەوڵەت هەیە 9000 کەسە دەوڵەت هەیە 5000 کەسە تۆ لە باکووری کوردستان 25-30 میلیۆن کەسی لە کۆی 84-85 میلیۆن کەس تا ئێستا دەستوری ئەم وڵاتە ڕێگە ناداتەوە بە زمانی خۆ لە پەرلەمانە بەیانی باشکەی 10 ساڵ بڕی قسەیەکەی مداخلەیەکەی سوێن خۆی نازام چی بکەین لە ڕاستی ئەمەی ئەم ئامانجانێمانی کە ئێمە باسی ئەەکەین بۆ وروژانی سۆز و عاتفی خەڵکی و خۆشمان نییە ئەم باسی یعنی مێژوویەکەکەین ژنگێکی سیاسیەکەین لە تورکیا کە شەڕەکە زۆر لەوە قورسترە کە تۆ تەنها بە قەیوم ئەوەی بکە ڕاستە لادانی سەرۆک شارەوانیەک و دانانی قەیومێک لە شوێنی خراپە تۆواکە لە لانی کەم لە هەڵبژاردن لە بەشداری هەڵبژاردن بێهیوا بکە بەڵام ئێمە ئەبێ سەیری ئەوە بکەین ئایا دانانی قەیوم بۆ من لە دیاربەکرا لە ماوەی چەند ساڵی ڕابردووە وای کردووە دەنگی کورد کەمکە وای کردو کورد دەرنەچێتەوە نا کورد دەرچۆتەوە لەوچێ ڕێژەی کەم گۆڕانکاریە بێت کاتە پرسەکە لە ئێستادا ئەمەیە لە ئێستا لایەنە کوردیەکانی باکووری کوردستان چی بکەن کە بتوانن دەنگەکانی باکووری کوردستان دەنگە کوردیەکان بە بەرژەوەندی خۆیاندا ڕابکەشن کە بتوانن نوێنەری ڕاستەقینەی خەڵکی باکووری کوردستان بن ئەزانی دەم پارتی بۆ خۆتانزان تازە ینی گۆڕانکارێکە کرا و بەشداری هەڵبژاردننی کرد ئەمانە پێویستی بە استراتیجێکی زۆر فراوان هەیە لەوێ ئەمە ئێستا ئامادەکردنی استراتیجێکی کورتمەودا و دوورمەودا بۆ هێزێکی سیاسی لە ڕێگەی کۆمەڵێک میتینگ و دوانی خەڵک و کۆڕ و مینی کۆنفرانس و نازام کۆنفرانس و ئەمانە ئاسانە شتێکی قورس نییە بەڵام ئەوەی کە بەشێک لە شەقامی کوردی لە باکووری کوردستان لە تورکیا با بڵێن لەگەڵ ئەم چەبوونە نین لەگەڵ ئەوە نین کە هەدە دەم پارتی نزیکی پاکەکە بێ لەگەڵ ئەوەن کە بۆ نمونە بەشداری حکوومەت کە ئاگەر سەرکەوت لەگەڵ ئەوەن کە خەباتێکی مەدەنیانە ترکە لەگەڵ ئەوەن کە بەڕووی کۆمەڵگەی ئاینیا بکرێتەوە لەگەڵ ئەوەن کە خەباتەکان فراوان ترکا و تەنها لە شارەکانە نەبێ بچێ بۆ گوند بە گوندەکان لەگەڵ ئەوەن کە بۆ نمونە هەوڵ بدا ڕێگری لە تونند و تیژی بکری و خەباتی مەدەنی فراوانتر بکرێ و ئەمانە و زۆر هۆکاری تریش وە ئەکا کە دەم پارتی با بڵێن دەنگەکانی زیاد بکە یاخود کاریگەری زیاتر بێ یاخود فشارەکانی زیاتر بێ ئەمە لە ڕاستیە پرۆسەیە کە تۆ بێ 30 ساڵ 40 ساڵ ئیدیعای چەبوون بکەی لە نەکایەکان ناتوانانی بە کۆمەڵێ بانگەشە و بە گۆڕین کۆمەڵێ دروش و بکەی کۆمەڵگەیەک ئاشت بکەیتەوە کۆمەڵگەیەک کە تۆ دڵشکانەوە لە ماوەی چەندین ساڵە کۆمەڵگەیەک کە ئێستا بەشێکی دەنگدەرەکانی بەشێکی زۆری ئەوانەی دەنگ بۆ با بڵێن این نادەن بۆ
دەم پارتی و هەدەپە نادەن دەنگ بە ئەردۆغانە دەن لەبەر وەڵای ئەردۆغان حزبێکی ئیسلامی ئەردۆغان خزمەت گوزاریمان بۆ ئەکا ئەردۆغان چی ئەکا هەتا لە یەکێک لە شارەکانە باس لەوە ئەکرێت کە ئەڵێ هەدەپە لە ماوەی ئەو ساڵانی کە سەرۆکی شارەوانی بووە هەر خەریکی هاوکاریکردنی جەماعەتی پەکەکە و نازانم چی و چی و ئەوانە بووە خەریکی حزبایەتی بووە خزمەتی خەڵکی نەگرو ئەڵێ وەرن منە ئەتان بم بۆ ناو شارەکان بزان ئایا لە ماوەی ئەم 4 ساڵی ڕابردووی منە گۆڕانکاری زۆر دروست کراوە یا لە سەردەمی با بڵێن هەدەپە ئەو کاتە هەدەپە بوو جا لە بەرەوەی هەڵبژاردننی شارەوانەکان پەیوەندی ڕاستەخۆی بە ژیانی خەڵکەوەی بە خزمەت گوزاری و بە ڕێگەوبانەوە هەیە بۆ نمونە من و تۆ وەکو هاوڵاتیەک کاتێک کە باسی شارەوانێکرێ لێرە ئەڕۆمە خوارەوە ئەم جادانە جادەی باش بێ بینای جوانی تابێ دەرفەتی کار بەڕەقسە ئێمە بیرمان نەچێ یعنی ئێستا لە شارە کوردەکانە لە باکووری کوردستان ڕێژەی بەکاری زۆر بەرزتر بۆتەوە وەکو لە شارەکانی ئەستەمبول و لە شارەکانی تر ئەمانە خەڵک ژیانی خەڵک هەلی کاری ئەوێ مادەم تۆ باسی هەڵبژاردننی شارەوانی و ئەوانەکەی پێویست بەو ئەکە سەرکەوتنی لە هەر شارێکە کاریگەری لەسەر باشترکردنی کوالەتی ژیانی خەڵکە بێ ئەمە وەکوتمان پەیوەندی زیاتر بە شوناسە سیاسەکەەوە نییە ئەم هەدە با بڵێن دەم پارتی ئەتوانێت نمونەی سەرکەوتی خۆی لەو شارەوانیانەی کە لە ماوەکانی ڕابردووە بەدەستیەوە بووە بەتایبەت لە گەورە شارەوانی کۆمەڵێ شارۆچکە و کۆمەڵە شارەدێ و کۆمەڵێ مختار ئەتوانێت بیکاتە دەرفەت و هۆکار بەوەی سەرکەوتوتر بێ و ئەمە بە کردار ئەکرێ بە بانگەشەنە پستەرە هەروە بەسەی بە وەڵامەکەی بەڕستەوە پێ دوایە گۆڕینی بیری چە بەلای ڕازڕەوی ئەمە چارەسەر دەبێت بۆ کێشەکەی خۆت ئەوەیە کە دەم پارتی بتوانێت لە ژێر یەک چترا هەم بیرێکی چەبوو هەم بیرێکی ڕاست کۆبکاتە بۆ بتوانێت هەم دەنگی چەبوو هەم دەنگی ڕاستی باکووری کوردستان بەلای خۆی کۆکردنەوەی ئەمانە ئەتوانێت لە ژێر هاوپەیمانێتیەکە فدراسیۆنێکا بکرێت کە ئێستا لە ئێستاە بەم یەک دوو ڕۆژە ناتوانێت بیکە ئەوەی لە باکووری کوردستان هەیە ئێمە دەم پارتی هێزێکی سەرەکیە ئەم هێزە سەرەکی ئێمە چەپە خاوەن ئایدۆلۆژیایەکی چەپە لە کۆمەڵگەیەکی باگراوند ئاینیە ناڵێن ئەمە 100% خراپە ئەمە ئەڵێن زەرەری لە بەشێکی داوە بەشێکی کە بڕای بە چەپبوون نییە بڕای بە پێی وایە ئەوەی چەپ بێ ئەوەی مارکسی بێوی کۆمەنیست بێ کافرە یا دوورە لە دین و ئەمش خاوەن 100 ساڵە ئەڵێم لە خلافەتی ئیسلامیە لە دەوڵەتی ئیسلامیە ژیاوم کەسێکی ئیسلامی و ڕیشی ئەوەنە درێژ کردو و خانمێکی با بڵێن ئەوەی کە سەرپۆش ئەدا بەسەریا و زۆر بڕای بەدینێت و ئەمەی دوور کەوتەوەتەوە لێ بەڵام بۆ ئەڵێن چەپبوون کاریگەری خراپی هەبوو لەسەر دەم پارتی و هەدەپە چونکە لە باکووری کوردستانە هێزی گەورەی کاریگەری کوردی هەر ئەو هێزە بوو بۆ نمونە هوداپار کاریگەری نییە هێزێک نییە کاریگەری هەبێ 12,000 ئەندامی هەیە وەکو ناونووسین و بە زۆری ئەردۆغانی 4 کورسی لە پەرلەمان لە کۆی 600 کورسیێنەوە ئەمە کاریگەری نییە ئەم 6 کورسی هێنەوە سەیری جیاوازێکە کە زۆرە و هێزە کوردیانەی تریشن بۆ نمونە پارتی سۆسیالیستی کوردی و نازانم پارتی دیموکراتی کوردستان داعش تورکیا ئەمانە ئەمە کۆمەڵی حزبی دروستکراون لێرە لە باشووری کوردستانەوە دامەکرێن نازام لەولاوە هێزێکی دامێنەکە جۆرەکن لە دوکانی سیاسی چۆن لە هەرێمی کوردستان شا دوکانی سیاسی و هێزی سیاسی و کۆمپانیای سیاسی وایە ئێستا لە ڕۆژاوای کوردستان و لە باکووری کوردستان ئەمە بووەتە مۆدل و کاریگەریشیان نییە بۆ نمونە هوداپار ئیسە کاریگەری بەو شێوەی دەم پارتی نییە پارتی دیموکراتی کوردستان داعش تورکیا پارتی سۆسیالیستی کوردستان داعش تورکیا ئەمە هەن لەوێ لە باکووری بەڵام کاریگەریان یا ڕقم نین هەرچی بڵێن و نەیکەن زۆر کاریگەری نییە بەڵام هەدەپە هەموو جۆڵێکی هەموو قسەیەکی هەموو بانگەشەیەکی هەموو پرۆژێکی کاریگەری لەسەر شەقام هەیە بۆیە لە بەرەوەی شەقام گوێی لێ ئەگرێ ئەکەوێتە ژێر کاریگەری ئایدۆلۆجیا و پرۆژە ئەوانەوە ئەو ئەکرێ گۆڕانکاری بەو ئاراسەیە بکە کە خەڵکی چەپیشی لەگەڵ بێ خەڵکی ئیسلامیشی لەگەڵ بێ خەڵکی تورکیشی لەگەڵ بێ و لاس و چەرکەس و ئەوەکانی ترشی لەگەڵ بێ بۆ لە هەندێک شارەکانی تورکیا عەرەبی زۆر لێ تۆتوانی گوتارێکی سیاسی عقلانی وا هەبێ کە ئەم هەموو هێزە لەگەڵ بنەوە دەنگ و بدەنێ ئەگەرچی بە ڕێژێکی کەمیش باشە هەڵبەتە جا لە پارتە سیاسیەکان با بڵێن هاوڵاتیانیش بە ڕێژەیەکی زۆر کاریگەریان لەسرم هەڵبژاردنانە هەیە بەپێی ئەو ڕاپرسیانەی کە پێشتر کرا بوو بەشداریکردنی هاوڵاتیان ڕەنگە کەم بێ بۆ هۆکاری کە بژێوی ژیانی هاوڵاتیان و مافی خاننشینی کۆمەڵێک بابەتی چارەنووساس بژێوی ژیانی هاوڵاتیان و لەژێر پرسیاردایە و کاریگەری نەرێنی لەسەر ژیانی ئابووری هاوڵاتیان دروست کردووە ئەم بابەتە پێیوەست بەیەکانەوە چ کاریگەریەکی لەسەر ڕێژەی بەشداریکردنی هاوڵاتیان دەبێت و کاریگەری کشی لەسەر هەڵبژاردن چی دەبینن لە ڕاستیە خۆی
یعنی ئاماژەکانی سەرکەوتنی هەڵبژاردنێ هەر هەڵبژاردنێک یاخود تەندروستبوونی ئەوەیە کە ڕێژێکی زۆر خەڵک بەشداری تیا بکە. بەڵام کەم بەشداری ڕێژەی خەڵکیش نەبووتە گرفت لەسەر ئەوەی کە هەڵبژاردنە بە هەڵبژاردنێکی ناسەرکەوت و یاخەتە ڕاتکراوەی دەرەنجامەکانی هەژمار بکرێت. ئەمە لە هەڵبژاردننی 2023 بۆ سەرۆکایەتی پەرلەمان لە تورکیا هەری ئەو جۆرە لە ڕاپرسی کرا کە ڕێژەی بەشداری خەڵک کەمە بێ، بەڵام لە زۆری بەشداریکردنا ژماری پێوانەی تۆمار کرد کە نزیک بووە لە 90%. بۆیە زۆر جار ئێستش کۆمپانیەکانی ڕاپرسی با بڵێن بە جۆرێک لە جۆرەکان هەندێکیان دەبێت کە زۆر با بڵێن پشت بێ بەسراون معتەبەرن، هەندێک کۆمپانیا دەرەنجامەکانی کاریگەری لەسەر ئەو لایەنە نابێت و بە تایبەت هەڵبژاردننی شارەوانەکان کە کاریگەری ڕاستەوە خۆی هەیە لەسەر ژیانی خۆیان وەکو هەڵبژاردننی با بڵێن پەرلەمان و هەر یعنی بۆ بیرخستنەوەش لەم هەڵبژاردنە لە نێوان 2023 بۆ ئێستا نزیکەی 1.5 ملیۆن دەنگدەری تازە هاتۆتە پێشەوە و دەنگەدا. ئەمە ڕێژێکی زۆر زۆر گەورەیە لە هەر شارێکا بێ کاریگەری هەیە، ینی لانیکە مەگەر 100,000 کەسش بێ لەسەر یەکلایکردنەوەی دۆزەکە. بۆ نمونە لە هەڵبژاردننی 2019 ئەکرەم ئیمام ئۆغڵو لە بیناڵی یەڵدرم لە گەڕی یەکەما کە ئەردۆغان ڕەتی کردەوە دان بە سەرکەوتنیا بنێ 13,000 دەنگ لە پێشەوە و 13,000 دەنگ ژمارەیەکی زۆر نییە بۆ شارێک کە 15 ملیۆن و نیو دەنگدەری تیابێ و 20% زیاتری تورکیا پێک بهێنێ لە ڕاستیە. بەڵام لە جاری دووەما کە دووبارە بۆەوە خەڵکەکە ئەو ڕەتکردنەوەی ئەردۆغانیان بە جۆرێک لە سوکایەتی زانی سیانزەکە گۆڕا بۆ 800,000 دەنگ. ئێرە شتەکە با بڵێن ئەوەک ڕاستە ژیانی خەڵک خراپی ئابووری بێکاری کاریگەری هەیە، بەڵام بانگەشە و بەڕێوەچوون و استراتیج و بەرنامەی هێزە سیاسەکە ئەو نمونانەی کە لە ماوەکانی ڕابردووە پێشکەشی کردووە کاریگەری ئەبێ لەسەرەوەی سەرۆکێک هەڵبژێردرێتەوە یاخود سەرۆکێک لا ببرێت و هاوپەیمانێتێکیش کاریگەری هەیە لەسەرەوەی ئایا لەم شارە کێ ئەبێتە براوەوە کێ ئەدۆڕێ و ئەمە لە ڕاستیە زۆر هۆکار تەنها بۆ نمونە بێکاری نایگۆڕێ. بارودۆخی سیاسی، بارودۆخی ئەمنی، پێکێنانی هاوپەیمانێتەکان، پاشگەزبوونەوە لە دەنگدان و بیریشمانە چین لە هەر هەڵبژاردنێکا ڕێژەیەکی زۆر دەنگی خۆڵەمێشی هەیە، ئەوانەی کە تا کۆتاییەکان هێشتا بڕیار نادەن دەنگ بە کێ بدەن دەنگ بە کێ نەدەن و لە ساتێک لە ساتەکانی پێش هەڵبژاردنەکە بە هۆکارێک وایان لە ئەکرێت دەنگ بەم هێزە سیاسی نەدەمەم هێزە سیاسی تر نەدەن. بەڵام بەگشتی بارودۆخی ئابووری لە تورکیا دابەزینی زۆری بەهای لیرەی تورکی و بێکاری و خراپی کوالەتی بیناسازی بە تایبەت لە قارەمان ڕەش و ئەو ناوچانەی کە بەهۆی بوومەلەرزەکەەوە ژمارەیەکی زۆر بیناتێک تو ژیانی خەڵکێکدا ئەمانە هەمووی کاریگەری هەیە لە بیرەوەری خەڵکە ئامێنێتەوە لەو یەک دوو ڕۆژە من بینیم کە بوومەلەرزەکەی قارەمان ڕەش بە چاوی دەسەڵاتە ئەدرایەوە کە ئێوە بیناکانتان بەڵێندەرەکانتان ئەوانە گەندەڵ بوون ئەگینا و خەڵکە زۆرە نابن. زۆر سپاس بۆ زۆر بەڕێز خەڵف غەفور چەودەری سیاسی سپاس بۆ تۆ سپاس بۆ ئامادەبوونی. زۆر سپاس بۆ بەڕێستە بەخێراتی.